دوای ئەوەی هەفتەی ڕابردوو ئەنجومەنی سەنات سەودایەکی بودجەی فیدرالی بۆ 2 ساڵ پەسەند کرد، ئێستا چاوەڕوانی بۆ تاووتوێکردنی مەسەلەی کۆچبەری لە سەناتدا لە گۆڕێدایە. بەڵێ ئەم مەسەلەیە لێرەدا تاوتو دەکرێت و ئاگدار بن ڕەنگە هەفتەی ئایندا مێژووی بێت. سەرۆک ترامپ ساڵی پار زەمینەی بۆ وتوێشکردن لەسەر مەسەلەی کۆچبەری خۆش کرد بەوەی پرۆگرامی ناسراو بە داکای هەڵوەشاندەوە، واتە ئەو پرۆگرامەی بە شێوەیەکی کاتی ڕێگە بەمانەوەی ئەو منداڵانە دەدات ئەوانەی بە ناقانونی هێنراونەتە ئەمریکاوە. سەرۆک ترامپ ماوەی هەتا 5 مانگی داهاتووی داوەتە کۆنگرێس بۆ یەکلاکردنەوەی ئەو مەسەلەیە. لە 5 مانگی داهاتووەوە ڕۆژانە بە تێکڕای 1000 کەسی لاو مافی پاراستنیان لە دیپۆرتکردنەوە لەدەست دەدەن، هەروەها مافی کارکردنیان لە ئەمریکاشدا. یاسادانەرانی هەردوو پارتی کۆماری و دیموکرات دەڵێن کۆچبەرانی لاو شایستەی مانەوەن لە ئەمریکادا. من ئەمە بە دەرفەتێک بۆم کەسانە دەبینم ئەوانەی بەکردار لە وڵاتەکەماندا گەورە بوون بۆ ئەوەی بتوانن ڕۆڵی تەواویان لە وڵاتدا هەبێت. بەڵام سەرۆک ترامپ ریفۆرمی زیاتر لە پرۆگرامی کۆچبەری منداڵانی ناقانونی گەرەکە. ئێمە پێویستیمان بەو دیوارە سنووریە هەیە و ئەو دیوارە دروست دەکەین. هەروەها ئێمە 3 بایەخی سەرەکیمان دیاری کردووە بۆ داڕشتنی سیستمێکی کۆچبەری سەڵامەت و مۆدرن و هەروەها یاسایی. بێژگە لە دروستکردنی ئەو دیوارە بە درێژایی سنووری نێوان ئەمریکا و مەکسیک، سەرۆک ترامپ گەرەکێتی ژمارەی ئەو کۆچبەرانی لە سەرانسەری جیهانەوە ئەمریکا وەریان دەگرێت کەم بکاتەوە، هەروەها ئەوانەشی شارەزاییان لە پیشەکاندا هەیە لە پێشتر بن. هاوکات دیموکراتەکان پێشنیازی سەودایەکی بچووکتر دەکەن. خواستێک لە نێو خانەی نوێنەران و ئەنجومەنی سیناتدا هەیە بۆ یەکلایکردنەوەی ئەم مەسەلەیە و هەردوو لایەن پشتیوانی لە مانەوەی مناڵانی نایاسایی و پاراستنی سنوور دەکەن. یاسادانەرانی دێرین لە کۆماریەکان دەڵێن سەرۆک ترامپ شایستەی سوپاسگوزاریە بۆ تەواوی پێشنیازەکەی بۆ کۆچبەری. ئەوەی سەرۆک ترامپ کردوویەتی هەرگیز سەرۆک ئۆباما نەیکردبوو. ئەوە تا سەرۆک ترامپ دەرفەتیدا 1.8 ملیۆن لاو ئەوانەی لە ئێستادا نایاساین بۆ ئەوەی بخرێنە سەر ڕێگای بوونیان بە هاوڵاتی یاسایی لە ئەمریکا. ئەمەش لە ڕاستیدا خەلاتێکی ئەو پەڕی بەخشندانەیە. ئایا ئەنجومەنی سەنات ڕەنگە چی پەسەند بکات؟ من ناتوانم لە هیچ دەرەنجامێک دڵنیاتان بکەم. با لێی بگەڕین و بزانین پشتیوانی دەنگی زۆرینە بەکوێ دەگات. من دڵنیاتان دەکەم پرۆسەکە بۆ هەموو لایەنەکان عادلانە دەبێت. ئەمەش ئەوەیە کە من بەنیازم بیکەم. سەنەتۆر میچ مکۆنێڵ بەڵێنی وتوێشکردنی کراوەی بۆ ئەو مەبەستە داوە، واتای ئەوەیە کاتێکی سنوورداری نابێت و سەنەتۆران ژمارەیەکی زۆر لە پێشنیاز بۆ تاوتوێکردن پێشکەش دەکەن. هەرچی سەنات پەسەندی بکات دەبێت لە خانەی نوێنەران پەسەند بکرێت بۆ ئەوەی بش بێتە یاسا دەبێت سەرۆک ترامپ واژووی بکات.